بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی گفتوگۆی دەرو یاریگا بەوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە سەرەتاش بە داوای لێبوردنەوە بۆ ئەو کارەساتەی لە قەزای سۆران کەوتەوانێ بۆ چەند خوڵەکێک بەرنامەی دەرەوەی یاریگا دواکەوت بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک خوای گەورە لە مردووەکانیش خۆش بێت. ئەم شەو لە گفتوگۆی دەرەوەی یاریگا لەگەڵ سەنگەر خۆشەوی ڕۆژنامەنووسی وەرشێڕوا لەگەڵ بڕیارتەها تاوتوێک دەکەین لەگەڵ کۆتاییاتنی قۆناغی یەکەمی خولەکان و نزیکبوونەوە لە کۆتاییەکان هەڵسەنگاندنێک بۆ بەشێک لایەنەکانەکەین بە شێوەیەکی کراوە واتە گفتوگۆیەکی کراوە لە نێوان ئەم سیانەماندا بەڕێوە دەچێت و پێکەوە هەوڵ دەدەین دەست بخەینە سەر ئاست و توانای کۆمەڵێک یانە چ ڕەخنە بێت چێ دەستخۆشی بێت. سەنگەرجان جارێکتر سوپاس بۆ ئامادەبوونە. سپاس بۆ ئامادەبوونی تۆش بڕیارجان بە لە تۆ دەست پێ بکەم. ئەگەر من هەڵبژاردنێکە بەمە دەست بڵێم لەگەڵەوەی کێوەرزی 2023 بۆ 2024 دەستی پێکردووە قۆناغی یەکەمەوە تەواو بێ بڵین بەش یەکەمی ساڵەکە کە ئەگەر چی ماوەی کورتی کە پێوتری قۆناغی یەکەم لەبەرەوەی خۆتە زانین 3 مانگ 4 مانگ لە یاریکردنە دواتر لەو سەر 5 مانگەمان دەمێنێتەوە بۆ یاریکردن. تۆ خۆت چتی پێکەم بۆ دیاریەکەی بۆی ستایشیکەی بۆ چتی پێکەم بۆ دیاریەکەی بۆی کە یعنی بۆ نمونە بڵێ هیوایەکی گەورەی لەسەر هەڵچنگاوە ئێستا ئەم تیپە بێهیوا بۆیت بە گشتگیری لەسەر ئاستی خولەکانی ئەوروپا. بەڵێ سپاس بۆ بانکەشکردن محەممەدجان. ئەگەر باسی تیپەکان کەین ئەگەر پێم باشە لە خولەوە دەست پێکەین بۆ هەر لە خولە و تیپێک بۆ نمونە لە ئەگەر لە خولی ئینگلتەرا دەست پێ بکەین ینی پێش هەموو شتێک پێویستە باسی ئەستۆن ڤیلا بکەین کە بەڕاستی ئەم وەرزە ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کردووە و توانیوەتی ئەستۆن ڤیلایە کاتێک مانگی دەی 2022 ئۆنە ئەمری هات 3 خاڵ ناوچەی سووری دابەزینەوە دوور بوو. ئێستا لە پێش مانچستەر سیتی پاڵەوانی سێوەرزی ڕابردووی پریمەرلیگە ینی کە ئەگە بتەوێت ستایشی تی پێ بکەی بە دڵنیاییەوە بێ پێش هەمووان بەڵێ لە پێش هەمووان ستایشی ئەستۆن ڤیلا بکەیت کە شەمان ئێستا ئێمە زانین کە ئارسینال پێشەنگە و لیڤەرپۆلیش لە پلەی دۆمایە و بەڵام ئەنی شتە جیاوازەکە چیە هاتنە پێشەوەی ئەستۆن ڤیلایە کە لە تیپێکی خوار پلەی دێمەوە کە ڕکابەری نازناوەکە بکات کە کاتێک پێپ گواردیۆلا ئاڵێت ڕکابەری نازناو هەر لە خۆ قسێ ناکات هەمومانە هەفتەی بینیمان ئەو یاری ئەستۆن ڤیلا بەرامبەر مانچستەر سیتی کردی 5 ساڵەشە بە هیچ تیپێک نەیتوانیوە ئەو بەو شێوازە مانچستەر سیتی کۆنتڕۆڵ بکات و ئەم ئاستە بەرزەی بەرامبەر پێشکەشکە کە بۆ نمونە لە 90 دقیقەی یاریکردنا مانچستەر سیتی 2 شوتی بۆ ناو گۆڵ هەبێت کە ئەوزەم لە ماوەی 30 سانیەشە بۆ هەموو تۆپەکەی بەڵێ هەر لە پریمەر لیگ ئەنی تیپێکتر کە شایستەی ستایشکردن بێت ینی نیوکاسڵە کە بەو دۆخە خراپە ینی نیوکاسڵ ئێمە هەمومان پێمان وا بوو نیوکاسڵ دووبارە بوونەوەی مانچستەر سیتی و پاریس سەن ژێرمانە لەبەرچی لەبەرەوەی ینی هێزێک مانچستەر ئەو یانەی کڕیوەکە ینی داهاتەکەی هێندە زۆرە کە هەمومان چاوەڕێمانە کرد ئەو تیپە پڕکات لە ئەستێرە بەڵام ڕاهێنەرێکی زۆر باش و بۆندی زۆر باش و معقول بە پارەیەکی کەمی کرد حتا لەو ماوەیەکی زۆر کەمە گەشتە ینی کەس تەوسەوری ناکرد لە دووەم وەرزە نیوکاسڵ بچێتە چامپیۆنس لیگەوە بەڵام بەداخەوە کە سعودیەکان لە وتیان بۆچی ئەو پارەی کە ئێمە بێن بە ئەستێرە بێن بۆ پریمەر لیگ هەمیان ئەستێرەکانیان بر بۆ وڵاتەکەی خۆیان پرۆژەکە تۆزێک دواکە و بەڵام سەرڕای ئەوەش ینی نیوکاسڵ ئەم وەرزە بە کۆمەڵێک پێکانی زۆرەوە ینی خۆتەزانی نیوکاسڵ یاریزانی ئەکادیمیانێت کە پێکاتێکی پێپڕکاتەوە کەسی سەرڕای ئەوە بینیمان بەرامبەر بە تیپە گەورەکان بچ بە شێوازێک یاریەکە یعنی تیپێک بە هەمان پێک هاتەوە لە ماوەی 8 ڕۆژە بەرامبەر 3 تیپی گەورە یاری بکات و هیچی نەدۆڕێت ینی بەڕاستی جێگەی ستایشکردنە ینی یاری پێشش کە بینێن بەرامبەر ئێڤەرتۆن دۆڕە هۆکاری دۆڕانەکەی ماندووبوون یاریزانەکان بوو لەبەرەوەی تۆ هەتا دقی 79 تایبەتی دوو هەڵی تریپەکەوە کاری گۆڵ جگەلەوە ینی تۆ یاریەک بەرامبەر تیپێک یاری کردووە کە لە تۆ ئامادەترە و پێکانیشی کەمترە و هیلاکیش نییە ینی هەفتەیەک یاریەکە ئێڤەرتۆن بەڵام تۆ بەو ماندووبوون و پاڵەوانێتیانی تر ینی بیرمان نەچێت نیوکاسڵ لە هیچ لە FA کە بەردەوامە لە کارەباوکە پێش بەردەوامە شکستی بە ئەرسیناڵیش و بە مانچستەر سیتیش ناوچێتە قۆناغەکانی پێشەواتە لە هەموو شتێک کارکابەری کات و پێکانی زۆریش و بە ئاستێکی زۆر باشیش دەرکەوتووە ئەم دوو تیپە جێگەی ستایش کرد بەڵام ئەوەی کە بێهیواکرە تا ئەم دقەیە
یعنی مانچستەر سیتی ڕەنگە زۆر کەس پێی وابێت کە مانچستەر یونایتد بەڵام مانچستەر یونایتد بۆ هەموو پێکانەشەوە سێ خاڵ لە مانچستەر سیتی دوورە. مانچستەر سیتی لە کاتێکا وەرزی ڕابردوو هەموو نازناوەکانی بردوێتەوە. مانچستەر سیتی ئەم وەرزە جگە لە یاری نیوکاسل کە بە گۆڵێکی بێ وەڵام براوە بووە لە هیچ کام لە تیپە گەورەکانی پریمەر لیگ نەبردوێتەوە. یعنی لەبەر ئەوە ڕاستە یعنی پێکانی هەیە بەڵام پێکان تیپێکی وەکو مانچستەر سیتی چۆن ئەکرێ لە چوار یاری ڕۆدری بەشداری نەکات چواری بدۆڕێت. یعنی دیبروین ڕاستە ئەستێرێکی زۆر باشە بەڵام پێکانی دیبروین دووبارە بوونی هەموو وەرزێک دیبرۆ تووشی پێکان بووە. ئەو کاریگەری زۆرەشی دروست نەبوو بەڵێ دووبارە بۆتەوە بەڵام ناکرێت تیپێک بە یەک یاریزانی ئیرتیکاس کە ڕۆدری ڕاستانی کەس لە توانێت ڕۆدری کەم ناکاتەوە بەڵام ناکرێت تیپێکی وەکو مانچستەر سیتی لە چوار یاری لە سەیەکتری بەرامبەر چوار تیپی باش هیچی نەباتەوە. کەواتە لە کۆی گشتی پریمەر لیگ ئێمە ئەگەر بۆ نمونە بۆ قۆناغی یەکەم تیپێسا چونکە زۆر ناچینە سەر وردەکارەکان بەڵام ئەگەر تیپێک ستایشکەین لای تۆ ئەستۆن ڤیلا ستایشە گەورەکەی بەردەکەوێت و ئەوەشی کە سەرزەنشت بکرێ مانچستەر سیتی سەرزەنشتەکەی بەردەکەوێت وەکو خۆشی گواردیۆلا لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە ئاماژی بۆ کرد لە کاتە سەختەکانە ئەدەبێت ڕۆڵی ڕایەنەڵ دەربکەوێت و بتوانێت چۆن ئیدامەی ئەم تیپە بابۆیە یعنی لەمەشە بەرپرسیارەتی خستە سەرشانی خۆی وە لە کۆنگری ئەم جارەیانە دوایارەکەی لیڤەرپوڵ باسی لێکوتی ئەگەرەکو دوایارەکەی تۆتنامەگەرەکو لیڤەرپوڵ و تۆتنام یاریکەین ئەم ساڵیش پریمەر لیگ هەبین بەڵام ئێستا پێش یارەکەی لۆتن تاون ئەڵێ ئەمساڵ ڕکابەرێکە بەهێزترە و باس لەوەش دەکات کە ئەمساڵ بۆی هەیە تیپەکار نەگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو خۆی خۆشی پریمەر لیگ لەوەیە یعنی ئەگەر تۆ سەیریکەی حەوت سەیکە یعنی ئێستا ئەرسینال و لیڤەرپوڵ و ئەستۆن ڤیلا و مانچستەر سیتی چوار تیپەکان یعنی تۆ سەیری کە ئەوانەی لە دەورەی چوار تیپەکان مانچستەر یونایتدە تۆتنهامە چەلسیە نیوکاسڵ یعنی تۆ ئەتوانی هەشت تیپی باش بلێری بۆ چامپیۆنز لیگ بەڵام بیرمان نەچێ ڕاستە مانچستەر سیتی ئەنجامەکانی وەکو پێویستی بەڵام پێنج هەفتەی داهاتوو یاری قورسی نییە ئەکرێت تیپەکە بێتەوە پێشەوە بە تایبەتی کە لیڤەرپوڵ و ئەرسینال ماوەیەکی زۆر قورسیان لە بەردەما ینی من بۆچی باسی ئەرسیناڵم نەکرد لەبەرەوەی ڕاستە ئەرسینال پێشەنگرزبێنێ بەڵام ئەو ئاستەی و ینی وەکو پێویست نییە ینی هەڵی بەردبی زۆرە و تەنانەت هەڵی گۆڵپارێزیشی هەیە زۆر باشە. بڕیارجان دێمە لای تۆ ئەگەر بە دێڕە قسەیەکت لەسەر باشترین و یعنی یەکی کیشکە بۆ سەرزەنشت بێ بە پێی تەوەرەکە لەسەر پریمەر لیگ ئەگەر بە دێڕێک لەسەری بدوێی تەوانەوە کە بالای خۆت بێ بابزانم بڕیار خۆی سەرپشک بێ لەوەی خولێکم بۆ دیاریکە کە یانەیەکم بۆ دەستنیشانکە بۆ ستایشکردن و یانەیەکیش بێت لەوەی کە پێچوانی پێشبینیەکان دەرکەوت بێت. بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە میرەبان سپاس بۆ تۆ کاک محەممەد سپاس بۆ کاک سەنگەر کام شەو لەگەڵمان بەشداری دەبێت. ئیزافەیەک بۆ پرێمەر لیگ بەڕاستی من ئەم وەرزەی پرێمەر لیگ بە توتنهام زۆر سەرسامم بۆچی لەبەرەوەی کە لەم هاوینەدا گۆڕانکاری گەورە لەم یانەیەدا ڕوویدا یەکێک لەوانە ڕاهێنەرێکیان هێنا کە لە ڕووی میدیاییەوانەیان لە ڕووی پاشخانێکی یاریکردنی ئەوروپیەوانێ ناسراو نەبوو ئانجی پۆستی کۆگلۆ ئەو ڕاهێنەرە نەبووە کە یانەکانی دیکە شەڕی بەدەزێنانی بکەن یانەی دیکە هەوڵ بدابی کاتە ڕاهێنەر کاتێکم ڕاهێنەرەژێت بەڕاستی دێتە سەر یانەیەک ئەستێرەی یەکەم هاریکین یانەکەی جێشتووە واتە هێزێکی زۆر لە یانەکە ڕۆشتە بوو و خودی یانەکە لەژێ فشارێکی زۆردایە و هەمیشە هاندەران داوای نازناوەکەن و سەرۆکی یانەکەش ڕوویایەکی ڕوونی نییە بۆ ئیدارەدانی ئەم یانەیە بەڵام کاتێک پۆستی کۆگلۆ هات بە چەند گرێبەستێک کە ئەتوانم بڵێم مامناوەند بوون نە زۆر گەورە بوون نە زۆریش بچووک بەڵام توانی یانەکە بە جۆرێکی جیاوازتر ڕێک بخاتەوانێت جیاواز لەوەی کە کۆنتی کردی ڕاستە کۆنتی لە سەرەتاوە لەگەڵ توتنهام کاری باشی کرد بەڵام دواتر پاشەکشێکی وەگەوەی کە لە پیشەی کاری ڕاهێنەرایەتیدا یو ڕاهێنەرە بینیمانە مۆرینۆ سەرەتا باش لەگەڵ توتنهام بەڵام دواتریش پاشەکشەی کرد بەڵام هیچ ستایلێکی یاریکردنی ئەم دوو ڕاهێنەرە هێندەی پۆستی کۆگلۆ جیهانی نییە بۆ جۆرە نییە کە هاندەران حەزی لێ بکەن بۆ نمونە هەلەگەڵ خۆشتا لە نیوزڕوومم گفتوگوێمان کردووە سەرنجەدەی بەرگری کارەکانی توتنهام جیاواز دەدە ساڵی ڕابردووی شێوازی یاریکردنیان بە تۆپەوانێت زۆر دێنە پێشەوە مەسافە زۆر دروست دەکەن و ڕیتمی یاریکردنیان خێراترە و ئێستا یاریزانەکان متمانێکی زۆریان بە خۆیانێ بۆیە من لە پاڵ ئەستۆن ڤیلادا کە هاوڕام لەگەڵتان پێم وایە توتنهامیش لە پرێمەر لیگ شانەوەیە کە ستایش بکرێت سەر ڕایەوەی کە لە چواریاری ڕابردوو بۆ ئەو پێکانانی کە زۆر دووبارە بۆتەوانێ ئاستی یانەکە ئەنجامەکان وەک
پێویستین ئەگە برژ گەڕم بە نێو ئەوروپاداکەم پێم وابێت 4 خولە گەورەکەی ئەوروپایان نەک 5 خولە گەورەکەی ئەوروپا بایر لیڤەرکوزن بەڕایەنەرایەتی چابی ئەلۆنسۆ بەڕاستی شایانی ستایشکردنە هەم لە خولی ئەڵمانی هەم لە ئەوروپالی پێمانەڵێت چابی ئەلۆنسۆ کاری گەورەی بۆ میانەیە کردووە چ لە ستایلی یاریکردن و چ لە دروستکردنی پێگاتەیە کە بتوانن ململانەیەکی باش لەسەر ئاستی ئەوروپا خولی ئەڵمانیش بکەن. باش کەواتە تۆ قسەت لەسەر بۆنزلیگا ئەگەر لە ئەڵمانیا بۆ نمونە قسەیەک لەسەر ستایشکردن بۆ لیڤەرکوزن بێت بۆی لەوەی قۆناغی یەکەم ئەگەر ئەڵمانیا بۆ نمونە یەکێک لەو تیپانەی کە ئێمە پێچەوانەی پێشبینی ئەمە بێ یاخودەوەی کە خوێندنەوەی بۆ کرابێ ئایا تۆخێڵ بەرئەم ڕەخنەیە دەکەوێت لەگەڵەوەی کە وانزیکەی ساڵێک بەسەر کارکردنی لە باری نفتێت تێدەپەڕێت و جگەلەوە تەواوی گرێبەستەکانی بۆ کراوە ئایا بایرن ستایشی بەردەکەوێت یاخود دیوە ڕەخنەی بەردەکەوێت پێم وابێت ئێستاش کاتی ئەوە نییە کە سەنگانێکی جدی بۆ کارەکانی تۆخێل بکرێت ئەم وەرزە بۆ تۆخێت تۆ وەرزێکی یەکلایکەرەوەی بەڵام ئێستا ئێمە لە نیوەی وەرزەکەداین لە بایر مونیخ دەستەی کارژێڕی گۆڕاوە ئەتوانین بڵێ قۆناغێکی ڕاگوزار تێپەڕیوە کۆمەڵی گرێبەست کراوە بەڵێ گەگرێبەستی باشن بەڵام کۆمەڵی بۆشایش ماوە بۆم ڕایەنەرە پڕ بکرێتەوانێت لە باڵی ڕاستە ئاستەکانە سەقام گیریەک نییە بەو یاریزانەی کە لە بەرگری باڵی ڕاز یاریەکات لە ئیرتیکازی بایر مونیخ تا ئێستا یاریزانێک نییە سەرکردایەتی دروستکردنی هێرشەکان بکات ئەم دوو نەقسەی هەیە وەکو تۆخێ لە پێگاتەکەیدا وەگەرنا لە هێڵی پێشەوانێ کامڵە لە کۆتایی وەرزە دەتوانین هەسەگانێکی تەواوەتی بۆ کارەکانی تۆخێل بکەین لەبەرەوەی پێم وایە تۆخێل نەڕاهێنەرێکی زۆر گەورەیە وەڕ نەڕاهێنەرێکیشە بۆ شوێی کە لە چێڵسی دووریان خستەوانێ شایستەوە بێت. باش سەنگەرجان سەرنجی تۆ چیە لەسەر بۆنزلیگا گەر وڵی بۆنزلیگا پێم خۆش قسە لەسەرکەم بۆنزلیگا لە پاڵ قسەکە کاکبڕیار ینی لە پاڵ لیڤەرکوزن یانەیەکی شێ کە شایستیش ستایشە ئەویش یانەی شتوتگارتە ینی با لیڤەرکوزن هەروکویشی لە گەورەکانی ئەڵمانە سێرەکە بەڵام شتوتگارت کە دابەزی و گەڕایەوە بەردامێکێک بووە بەڵێ کە گەڕاوەوە یەک تیپێک گەڕاوەوە کەرکابەری لەسەر مانەوە بکات لە بۆنزلیگایە بەڵام ئەم وەرزە بینین لە پلی سێمی ڕزبەندیایە ینی لەبەرەوە پێویستە ستایش بکرێت جگە لە شتوتگارت ئەوەی کە زۆر بێهیواکەرە لە بۆنزلیگایە یعنی بروسە دۆرتمۆندە ینی بروسە دۆرتمۆند ئەم وەرزە تا ئەم دەقەیەکە نەگەشتوتە 15 یاری لە خولی ئەڵمانیا 10 خاڵی ڕێک لە دوای بایر لیڤەرکوزنی پێشەنگەوە دێت ئەی 10 خاڵ قارەبووکردنەوەی لە کۆی 34 هەفتەی بۆنزلیگایە زۆر قورسە کە ئایتوانم بڵێم بەگەل ئەوروپا ئەنجامی باش کەچی سەیرێک تۆ سەیری دۆرتمۆند زۆر بەلانی زۆر سەیرە دۆرتمۆند چەندین ساڵە کێشەی بەرگری هەیە ینی دۆرتمۆند تاڵم 7 بۆ 8 یاریزانی هەیە لە هێڵی پێشەوە یەک لە یەک باشترن کەچی دۆرتمۆند یاریزانێکی هەنێ بۆ هێڵی بەرگری کە لە یانێتر دەرەکرێت بۆ من سولیەنەوە بۆ هێڵی بەرگری ینی هەمومان هۆمێڵسێنەوە بۆ هێڵی بەرگری ینی دۆرتمۆند چەندین ساڵە هێڵی بەرگری زۆر خراپە کەچی ئەوان لە جاتی چارەسەری هێڵی بەرگری کە هێڵی هێرشبەر بەهێزەکان ینی دۆرتمۆند بەیانی بەرامبەر لایپزیگ یاری ئەکات لەسەر پلەی چوارەمی بۆنزلیگا لە کاتێکە وەرزی ڕابردوو دۆرتمۆند هەفتی کۆتایی نازناوەکە دەستدا هەر خۆشی لە دەستیە بەڵێ بۆ بردنی نازناوەکە لەگەڵ مای زایەکسان بوو لە دەستیە بایرن موشن من ینی بایرن تیپێکە بە پێچەوانی دۆرتمۆند یعنی ڕاستە بایر موشن بە پێشەنگی ڕیزبەندی سەرکەوتو بۆ قۆناغی شانسی چامپیۆنز بەڵام کاک محەممەد کام یاری بایرن موشن لە چامپیۆنز لیگا ئاستێکی وها بەرزی پێشکەش کرد کە دوای ستایشی کرد یعنی بەرامبەر گەلەسەرای شەوتی یەکەم ئاستێکی مێژی بەرامبەر پێشکەش کرد بەرامبەر کۆپنهاگن تا دقی 78 بە گۆڵە لە دواوە بوو مانچستەر ئەلیانزاری نایە باشترین ئاستی پێشکەش کردووە کۆپنهاگن لە ناو بایر موشنە یەکسان بوو یعنی ئەمە ئەنجامەکانی بایر موشنە لە لە چامپیۆنز لیگا وەرە سەر بۆندزلیگا بەرامبەر تیپێکی ڕێکخراوی وەکو لایپزیگ دوو یاری کردووە یاریەک یەکسان بووە یاریەک دۆڕاوە لە جامی سوپەرەکەوە بەرامبەر بایر لیڤەرکوزن یەکسان بوو یعنی بەرامبەر ئەو تیپانەی کە ڕێکخراون و هێڵی ناوەندێکی لە لیگا پوکاڵیش وەک هەمیشە بەرامبەر تیپێکی پلەسێ ماڵاوایی کرد خۆشیەکەشی لەوایە هەفتەیە بایرن بەرامبەر ئینتراخت فرانکفۆرت یاریەکە ئینتراخت فرانکفۆرت لەم چەند ساڵەی ڕابردووە هیچ تیپێک هێندی ئینتراخت فرانکفۆرت
نەیتوانێت خاڵ لە بایرن مشم سانێت یعنی لە 5 یاریە 2 بردنەوە یەکسامبوونێکی بەرامبەر بایرن هەیە خۆشیەکەی لەوایە بەرامبەر فرانکفۆرت یاریەکە هەردووکیشان بەرامبەر بە یانەیەکی پلەسێ کە هەمان یانەیە ماڵ ئەویان وازم سەربڕۆکنە شتێکی وایە ماڵ ئەوەیان کردووە بایرن لەگەڵ تۆخێلا ئەنکە عەرەبە لە دوو عملەی زۆر پێچەوانی یەکتر یعنی هەم شێوازی بایرن و هەم کەرەسەی بایرن پێەتی بە تەواوەتی پێچەوانەی شێوازی یاریکردنی تۆخێلە من لە یەکەم دەقەم قسەم کردو تۆخێل پێویستی بەیانەیەکە هێڵێکی بەگری بەهێزی هەبێت و پشت بەهێرش هەڵگەڕاوە بەسێ نەک یانەیە ساڵێکیش داوای نازناوی گەوری لێ نەکرد بەدڵنیاییەوە یعنی تۆخێل ڕاهێنەرێکی توندا پێویستی و پلانی 3-5-2 هەیە ئەمە پلانی ئەمە تۆخێلە تۆخێل نهاتووە ینی کۆنتترۆلی تۆ ڕاستە تۆخێل لە مۆرزە 43 گۆڵ هەیە بایرن موشن بەڵام پێشەنگی ڕزبەندینی تام دەقەیە باش باسەکە بەرمە سەر ئیسپانیا دەرفەتەکە بقۆزمەوە بۆی کە هەڵبژاردنێک بەمە دەست و بژاردێکیشان دەچمە لای بڕیار ئەگەر تۆ قسێکم لەسەر بەرشلۆنە بۆ بکەم جاران خۆم داواکەم تەحلیلی کەم ئایا بەرشەلۆنە هیوا بەخش بێ لەوەی کە وەرزی ڕابردوو خودی ئیسپانی بردووە ئەمساڵ بە تمۆحێکی بە گەورەترەوە بەشداری پاڵاوانێتیەکان کە یاخود ئەم بەرشەلۆنەیە ڕوخێنەرە ئەم بەرشەلۆنەیە بێ هیواکەرە لەوەی کە ئەنجامەکانی وەرزی ڕابردوو شیەناوێتی لە وەرزی ئەم ساڵە ناتوانێت هیوایەکی وا لای هەندەرەکانی بنیاد بنێ کە لە 3 ساڵی داهاتووە بەرشەلۆنێکی گەورە لە تۆپی پێیا ببینرێتەوە کاک محەممەد بەرشۆنە کێشەی هەیە کێشەی یەکەمی بەرشۆنە ڕاهێنەرە هەنی ئەمە قەناعەتی منە ئەگینا کەم تیپ هەیە لە ئەوروپا پێکاتی بەرشۆنە هەبێت یعنی تیپی وە هەیە کێشەی دوو هەڵی دوو بەرگریکاری ناوەڕاستی بەرشۆنە 4 یاریزانی چەقی بەرگری زۆر باشی هەیە یەکێک لە باشترین بەرگریکارەکانی لای هەیە کە کانسێلۆیە و تا ئەم دەقیاستێکی زۆر زۆر بەرزی پێشکەش کردووە تاشی چەپی باڵدیە کە وەرزی ڕابردوویێک بوو لە باشتر جێزانەکان یانەکە بەڵام ئەم وەرزە لەبەرەوە هیچ ڕکابەرێکی نەماوە شوێنەکەی خۆی لە پێکاتی بارسلۆنا و تەنان ئیسپانیا دەداوە کە ئەمە ئەکەوێتە سەر ڕاهێنەر ینی بارسلۆنا پێکاتێکی زۆر زۆر باشیە بەڵام ینی کاک محەممەد ئەومان بیر نەچێت ینی خولی ئەوروپای ئەم وەرزە زۆر زۆر جیاوازە لەبەر ئەوەی تا ئەم دەقێ 3 جار یاریەکان بۆ هۆی ماوەی فیفاوە ڕاگیراوە یعنی یاریزانەکان تووشی ماندووبوونی زۆر و یعنی تەسەوەر کە لە مێژووی تۆپی پێەیە نەبووە لە یەک وەرزە تا ئێستا لەمانی هەش حسابێکی تامانی 12 گەر تۆ 3 مانگونیوە هەتا ئێستا پێکانی بەستری سەرەکی ئەژنۆ گەشتە 40 یاریزان زۆر ینی زۆر زۆر خێڵی ینی لە وەرزێکا پێشتر 10 یاریزان نەبوو ئێستا گەشتە 40 یاریزان ینی ئەمە چی ئەمە وەرزێکی تااقەت پڕۆکەنەران بەڕێ کردوانی وەرە چەندین یاریزانی زۆر باشمان بینیەوە لەگەڵ هەڵبژاردەکەی تووشی پێکان بوو ینی هەر دوور نەکەین لە بەرشۆنە تیرشتیگن تۆ ڕیزی هەڵبژاردە ئەڵمانیا ئازاری پشتەوە دروست بووە تا ئەمڕۆ نەشتەرگەری بۆ کراوە 2 مانگ گاوی بە هەمان شێوە ینی چەندین یاریزانی هاوشێومان هەیە لەگەڵ هەڵبژاردەکەی تووشی پێکان بۆ ڤینیسیۆس جونیۆر بە هەمان شێوە ینی ئەمە کاریگەری زۆر زۆر گەوری هەیە بارسلۆنا ینی ئەم وەرزە لەگەڵ ئەوەی کە ینی تۆ وەرزی ڕابردوو خولی ئیسپانیات بردوێتەوە بە بردنەوەی خولی ئیسپانیای بارسلۆنا کە وەرزی ڕابردووانی بەشێکی ئەتوانم لێم لە سا هەفتایی بەهۆی بەهێزی هێڵی بەرگریەوە بوو ینی هیچ کەسێ ناتوانێت شارەوە نزیکی 14 یاریەکان دەلالت بوو لێ بەڵێ بەڵێ ینی زۆرینە یاریەکانی یەک و هیچ بارسلۆنا بەڵام ئەم وەرزە چاوی هێرناندێز ینی ئەو خاڵی کە وەرزی ڕابردوو کە زۆر زۆر بەهێز بوو ئەم وەرزەوەتە خاڵی لاواست ینی ژمارەیەکی زۆر زۆر گۆڵی لێکراوە ینی جێگی ناجێگیری پێک هاتە لەلایەک و گۆڕانکاری بێسەر و بەرە لەلایەکی ینی من نەمبینیوە ینی ڕاهێنەر تیپەکەی ئاستێکی زۆر زۆر بەرز پێشکەش کات گۆڕانکاری بکات ینی تۆ چپیتەکە گۆڕانکاری بکەی بە تایبەتی گۆڕانکاری مرکز کارزانەکە خۆی یاریزان یاریەکی زۆر باشەکانی یەکێک لە کێشە گەورەکانی بارسلۆنا ئەم وەرزە چاوی هێرناندێزە ینی ئەو دەرفەتەی بۆ چاوی هێرناندێز دراوە ئەو یاریزانەی بۆ چاوی هێرناندێز کراون باوەڕ ئەگەر بۆ ڕۆناڵد کومان یان ڕاهێنەرێکی ترکیی ستیم بکرایە دڵنیا بە لەوەی کە ئەنجامەکانی زۆر 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 لە تۆ ئەو بێهیوایی بەرامبەر بە بەرشلۆنە هەڵیەچنیت کە پێم وابێ لە بەرنامەی پێشوو تۆ هیوایەکی زۆرە بۆ بەرشلۆنە بوو بەس ئەم بێهیوایە و ئەو بەرنامەی پێشوو یەک قسم کرد وتم بارسلۆنا خاوەنی پێکهاتێکی زۆر زۆر باشە ئەگەر چاوی بێڵێت ئەتوانێت ڕکابی ئەم تەمومژەی کە لە بەرشلۆنە دروست بووە کارەکانی چاویە وای کردووە کە محەممەد دوور نەڕێن یعنی
یەکێک لەو یارانەی کە بارسۆنە خاڵزداوە یاری بەرەمبەر ڕایڤایەکانەوە بووە باشە یەکێک لە قورسترین یاریگاکان بۆ بارسۆنە کە لەو دقەی چابی هێرنادەست بۆ ڕاهێنەری بارسۆنا یەکێک لەو تیپانی کە لێ نەبردوێتەوە ڕایڤایەکانەیە وایە ڕاست چۆتە ناو یاریگای ڕایڤایەکانەوە 5 گۆڕانکاری لە پێکاتەکەیان کردووە بۆ ینی بۆ تێبینەکە وازەحە یاری بەرامبەر شاختار بە هەمان شێوە تۆ چتەنەوە ئەڵمانیا بەرامبەر شاختار یاریەکەی 5 گۆڕانکاری ینی کاتێک ڕاهێنەرێک تا دقی 65 گۆڕانکاری ئەکات یعنی چی ئەمە واتە ئەو ڕاهێنەرە خوێندنەوەیەکی زۆر خراپی بۆ یاریەکە هەبوو لە ماوەی ئەم 15 دقیقەی گێمی دووەم پێکاتەکەی ڕاست کردوێتەوە ئەمە چەندین یاری ڕوویاوە گلەیەکە زیاتر لەسەر چاوی وەگلەوەی لەسەر یاریزانە بە دنیایەوە بڕیارەگەر لای تۆ گفتوگۆکە بگوازنەوە بۆ ڕیال مەدریت و باسێک لە ڕیال مەدریت بکەین لە هەموو ڕووەکانەوانەی لەم تیمەی کە ئامادە کراوە بۆ مۆرزە لەو هیوایی کە بژمارە 9 نەماوە لە تیپەکەیە تۆ سەبارەت بە قۆناغیەکەم ئەگەر هەڵسەنگاندنیەکم بۆ بکەم جارە چی ئەڵێ بە ڕیال مەدریت لە ڕاستیا دۆخی ڕیال مەدریت بۆ چەشنەیە مێرکاتۆ کاریگەری لەسەرەیە وەگاماژە پێکەوە ێستا ژمارە 9 نەماوە لەیانەکەدا سەرڕەم بۆ ئەرکی یاریزانەکانی دیکە قورس بوو ئەمە لەلایەک بەڵام لەلایەکی دیکە دەرفەتیە بە یاریزانەکانی دیکە کە وەگەڵی ئازاد بن لە هەندێک جێبەجێکردنی شود بێت لە دەرەوەی هێڵی سزا مەهارە بێت بۆی بچنە هێڵی سزاوانێ ئەمەش سوودی گەیاندووە بە ڕۆدریگۆ دەیبینین بە بێلینگهام پێشەی تووشی پێکانەکەش بێەوە ڤینیسۆس بۆ ئاستۆ دەرکەوتۆ تێگە چەند وەزی ڕابردوو پێوەی دەرکەوت و بۆیە مێرکاتۆ پێکانەکان و نەبوونی سەرڕەم ئەم سێ کێشەیە کە لە ڕیامەدیدا کۆیەکەی توانێ و کە دەبینی دیانەکەش لە پێشەنگی خولەکەدایە بە 30 خاڵ لەگەڵ جیرۆنا چنەیە لە ڕووی خاڵەوە یەکسان بەڵام بە جیازی گۆڵ ڕیاڵە پێشترا دەبینیت ڕیال مەدریت ئەو کاریگەریە زۆرەی لەسەر نەبووە ینی تۆ سەرنج بە پێکانی گۆڵچی هەیە پێکانی بەرگریکاری هەیە پێکانی یایزانی هەیە لە یەڵی ناوەند کە بە بڕای من شوامینی کۆڵەکەی ئەمیانەیە دوورکەوتنەی کاریگەری زۆریە بوو لە پاڵی کاماڤینگاش دوورکەوتوتەوانێ سەرڕای ئەوەش ڤینیسۆسیش دوورکەوتوتەوانێ بەڵام یانەکە نەڕووخاوە ئەمە خاڵی بەهێزی ڕیال مەدریدا کە جەوهەری ئەم خاڵە ڕوونە ئەوەیە کە درێسێکی سپیە یانەی مەلیکیە یانەی شانەی یەک گەورەترین یانەی تۆپی پێیە ئەم ئازمە لە نێوی یاریزانەکانە هەمیشە هەیە بە پێکانی دووسێ یاریزانیش تۆ دەبینیت ئەم یانەی پاشەکشێ ناکات لەسەر و هەمووەمانەشەوانێ ڕاهێنەرێکی گەورەی هەیە دەزانێت چۆن تەعامل لەگەڵ بارودۆخەکانە بکات بۆ ئەم مانگە تەعاملێک دەکات بۆ ئەم هەفتەیە تەعاملێکی دیکە دەکات مانگی دواتر شێوازی تەعاملەکەی دەگۆڕێت بۆیە ڕاهێنەرێکی گەورە خاوەنی کەسایەتێکی گەورە و بوونی سەرۆکێکی زۆر عەزیم کە بە هەردووکیان ئیدارەیەکی ژووری جلگۆڕینیان داوە کە هەموو یاریزانەکان تیایدا ئاسوودەن و بەبوونی کرۆس مۆدریچ کەوای کردووە لە نێو یاریگادا وەکو دوو قاعید دەربکەون و گەورەترین و جوانترین گرێبەز لە هاوینە گواستنەوەی جود بێلینگهام کە تا ئێستا پێم وابێت بێلینگهام سوودێکی زۆری بە لالیگاش گەیاندووە نەک تەنها بە ڕیال مەدریت لەبەرەوەی تاو کاتێ بێلینگهام نهاتبوو لە دوای کریستیانۆ میسیوانێ ئەو گەرم و گوڕێ لە نێو هاندەرانی ڕیال مەدریت و بەرشەلۆنە هەبوو بە جوابدانەوەی یەکدی و بە قسەکردن کەم ببووە بەڵام لە دوای هاتنی بێلینگهام ئێستا دەبینین لالیگا سوودی زۆری لێبینیەوە گفتوگۆ زیاتر بووە لە ڕووی ڕیکلاماتەوانێت بێلینگهام خەڵاتی گۆڵدن بۆی دەباتەوە بۆیە ئەم جیاوازیە لە ڕیال مەدریددا بۆ مۆرزە زۆر زەقا کە ئەم ئەستێرە ئینگلیزیە هاتووە وەک یاریزانێکی یەڵی ناوەندی هێرشبەری ژمارەیە گۆڵی زۆر باشی کردووە و لە یاری کلاسیکۆدا لە یاری ناپۆلیدا لە یاریەکانی دیکەدا ئەستێرەیە ینی بەمانای کەلیمە یەکلایی کەرەوەیە یاریزانێک کە متمانەیەکی زۆری بەخۆی دوای لەلایەنی هونەریەوە ڕیال مەدریدی جڕەخنەیەکی نەکەوێتە سەریا خود لەلایەنی یاریزانەکانەوە وەکوی کە سەنگەر گلەیی هەبوو لە چاوی تۆ ئەم ڕیال مەدریت دەم بەری بەرەکەوێ ئەنچلۆتی لەوەیە بەریەکەوێت کە ڕازی بووە بەوەی کە سەرڕمێکی بۆ نەهێنن بۆچی ئەمە پەیوەندی خۆی و کارگەڕیانەکەی بەزممە بەسم لەلایەنی هونەری و یاریزانەکانە لایەنی یاریزانەکان پێم وابێ یاریزانەکان من جگە تێبینی لەسەر ڤینیسیۆسە بێ ئەیش لەسەر ڕەفتارەکانی ئەگەر نا یاریزانەکان ئەوەی کە لە توانایانە بووە بە زیاد ئەنجامیان داوە گلەی هەیە لەسەرەوەی کە کارڤاخاڵ لە باڵی ڕاست وەک پێویست نییە ئەمە ئەرکی کارگێڕیانەکە و پلانی ڕاهێنەرە کە لە مێرکاتۆدا
کاریان بۆ بکردە بەرگری کاری باڵی ڕازمێندی وەک پێویست نیە ئەمانە شتێکی دیکەن بەڵام ئەوەی دەتوانانە بە یاریزانەکان بە زیاد ئەنجامیان داوە زۆر باشە برا ئەگەر مێ بۆ چوونێکت لەسەر بەرشۆنەوە بگرم تۆ چیم پێ دەڵێیت بەشەلۆنە دەچەند بەنامەی ڕابردوو قسەم لەسەر کردووە ینی من پێگاتەی بەشۆنە پێگاتەیەکی خراپ نابینم پێگاتەیەکی باشە و پێگاتەیەکە بەرەو باشتریش دەڕوات وە گرێبەستی باشیش کراوە بۆ چوونی من بەڵام قسەکە لەسەرەوەیە کە چاوی نەیتوانیوە ئەم پێگاتەیە بەرەو باشتر بەرێت وەرزی ڕابردوو چاوی کاری باشی کردو یەکەم وەرزیش کاو لە شوێنی کۆمان کاری باشی کرد بەڵام ژینگەیەکی لەبار بۆ چاوی ڕەخساوە دەبێت ئەم ڕاهێنەرە لاوە کارێ بکە ئەم پێگاتەیە ئەم تیپە ئەم تەشکیلێ بەرەو باشتر بەرێت کە من لێم نەبینیوە یاریزانەکان زۆرێکیان لە ئاستێکی جێگیرە ماو نەتوانێت یان هەندێکیان ئاستیان ناجێگیرە دەبینی سەرەتای وەرز لیڤاندۆڤسکی باش نییە دواتر تۆزێ باشە بێت دواتر خراوە بێتوانێت وە گونجاندنی یاریزانەکانیش دەبێت زۆر خێراتر بێ لەبەرەوەی کۆمەڵی گرێبەست بۆ چاوی کراوە گرێبەستن کە زۆر گونجاون کانسێلۆ ڕێک وەک چۆن دەڵی بۆ بەشۆنە دروست کراوە یاریزانە بۆ بەشەلۆنە ئەگونجێ جوافلێکس بە هەمان شێوە دەبێت زووتر بگونجێ زووتر جێدەستیان دیار بێت لە یارەکانە تۆش گلەیت لە چاویە بەدڵنیایانە من لە چەند بەرنامە ڕابردووتمە چاوی کەتەلۆنی نەبووایە ئێستا فشارێکی زۆری لەسەر بوو قسە لەسەر دوورخستنەوەیە بوو زۆر باش سەنگەرجان پێمان ینی بتوانین پێم خۆش بوو یەکشتی بچکۆلانە هەر لەسەر ریال مادرید پێم خۆش دەڵم ئەوە هەر ئەوە پێ دەڵێمەوە ئەمێ بزانم تۆ سەرنجت چیە لەسەر ریال مادرید و بە کۆی گشتی گفتوگۆ کە ئایا ریال مادرید ستایش بەری ستایشی بەرەکە یا وشبەری ڕەخنەی بەردەکەێت لەبەری ستایشە ئەتوانم بڵێم تیپێک بۆ هەموو پێکانەوە بتوانێت لە کۆی 45 خاڵ 30 خاڵ بەدەستبێنێت بە دڵنیاییەوە بێتەوە ئێستایشی بکەیت ینی بە کۆمەڵێک ینی لە هەموو مرکزەکانە پێکانی هەیە لە 45 خاڵ 30 خاڵی هەناوە کە ئەمە ژمارەیەکی زۆر زۆر باشە ینی یەکشت ینی پێم خۆشە کە قسە لەسەر ریال کەم بەراوردی بەشۆنێ بکەم ینی ئەوەی بارسا و ریال جێ ئەکاتەوە ئەوە چییە؟ بارسا پاڵەوانی لیگایە ریال مادرید کە بە کەسایەتی یاریە باتەوە ینی چەندین یاریمان بینی هەر ریال مادرید تەسەڕوفی پاڵەوان ریال مادرید وەک پاڵەوان یاریەکات و بە کەسایەتی ینی یەک جیاوازی زۆر زۆر گەورەی بارسا و ریال مادرید من لە 99 توانم بڵێم سەری یاری بارسلۆنا ئەکەم لە ژیانمان لەوەتە ینی سەری یاری بارسلۆناکەم هەتا ئەم دەقەیە تەنها یەک یاریم بینیوە بارسلۆنا خراپ بێت و یاری باتەوە یاری بەرامبەر ریال سۆسیداد ینی بۆ من ڕووداوێکی زۆر زۆر سێ و لەبەرچی لەبەرەوەی من قەت نەبینیوە بارسا لە یاری خراپ بێت و یاری باتەوە ینی بارسا بۆ ئەوەی یاری باتەوە پێویستە ئاستێکی زۆر زۆر بەرز پێشکەش بکات ئەمە بۆتە مۆرچێک بۆ ئەو یانەیە بەڵام ریاواتە ریال مادرید بەم شێوەیە ریال مادرید ئەتوانێت لە خراپترین دۆخە یاریەکە لێبەرێتەوە ینی ئەمە کەسایەتێکی ریال مادرید ئەمە شتێکی زۆر مهمە جیاوازی ئەنچیلۆتی و چاوی لە چیا دەرەکەوێت لە ئیدارەدانی تیپەکەیە ئەنچیلۆتی ئەگەر هەر چیەک بێت ئەتوانیوێتی پەیوەندیشی وەها لەگەڵ یاریزانەکانە دروستکات کە یاریزان وا لێ بکەن لەو یاریگایە لە 100 توانای خۆ پێشکەش بکات ئەمە گرنگترین خاڵە ینی یاریزانەکان ینی فەرمو لە پێکاتی ئێستا ریال مادرید چی یاریزانێکتیایە ئاسی دابەزی بێت ئێستا من بۆ من لە پێشتر باسی باڵدیم کرد باسی پێدریم کرد پێدری لەوەتی لە پێکان گەڕاوەتەوە بەس یاری ڕابردوو بەرامبەر ئەتلێتیکۆ نییە باش بوو لە کاتێکە لە پێشوایەکێک بوو ینی حەزت ئەکرد سەیری یاری پێدریکە بەڵام ئەو قووەتە و ئەو ڕۆحیەتەی کە بۆ نەگاوی یاری پێکا لە بارسلۆنا لە پێدریا بەدی ناکرێت ینی بارسلۆنا ینی ئەتوانم بەراوردی ڕۆدری و دیۆنگ وەکو یە بکەم من هەموو کات ینی کە مناقەشەمان کردووەتمە خاڵی بەهێزی بارسلۆنا بە تایبەتی هەڵی ناوەندی دیۆنگە ینی بە گەڕانەوەی دیۆنگ ئەکرێ بارسایەکی باشتر بینین بەڵام ئەو ماوەی کە پێکانی هەبوو ینی چاوی لەوەیە شکستی هێنا نەیتوانی یاریزانێک بدۆزێتەوە کە بتوانێت هێڵەکان بێکەوە بەسێتەوە وەکو دیۆنگ ئەمە کێشەی گەورەی بارسلۆنا و بەڵام ریال مادرید سەیری کە ینی تیپێک یەکێک لە باشی هێرش بانی ئەتوانم لە باشی هێرش بەری جیان لێ ڕۆشتە بۆ لەبەرەوەی بنزیمە کە ڕۆشت خاوەنی باڵۆن دۆر بوو وایە گۆڵکەری ئەوروپا بوو خاوەنی باڵۆن دۆر بوو گۆڵکەری چامپیۆنس لیگ بوو وابیان نە لەو دۆخەیە بنزیمە ڕۆیشتووە
فەرموو ئێستا چێ زۆرترین گۆڵی هەیە لە خولی ئیسپانیا بێلینگام هەدافەکە لە ڕیال مەدریدە لە کاتێکە یاریزانی ناوەندە ینی ڕیال مەدرید لەوەتی ئێمە ئیسەی کەم سەیری پێکانەکانی ڕیال مەدرید کەم ینی ئیدەر میلیتاوی هەیە دڵی بەرگریە مێندی زۆرینەی کات پێکانی هەبووە ئێستا کارڤاخالی هەیە کۆرتوا باشترین گۆڵ توانم بڵێم یەکێک لە سێ باشترین گۆڵپارێزەکەی جیهانە کارڤاخالیش تا کۆتایی ساڵ دوور کەوتێتەوە ڕیال مەدرید لە 15 حەوت گۆڵی لێکراوە لە کاتێکە ئێمە زانین ڕیال مەدرید هەموو کات لە ڕووی ناوەندەکان و لێرەژەکانی پێکانی تۆپی پێ ئەم سەردەما هێڵی ناوەندە تۆ هێڵی ناوەندت باش بێت ئەتوانیت تیپێکی زۆر باش بەڕێوە یعنی ئەتوانی ئیداری یاری بدەیت ریال مەدرید لە ڕێگەی هێڵی ناوەندەوە بە تەواوەتی ئیداری یاری ئەدات یعنی چەندین یاری بینیمانەکە کەماڤینگا و چوامێنی و بینینگام یاریان کردووە تۆ ریال مەدرید کۆنتڕۆل دەستداوە بە هێنانەوەی تۆنی کروز یان لوکا مۆدریچ توانێتی هاوسەنجی بۆ یاریەکە و هێڵی ناوەندی بگەڕێنێتەوە یعنی ریال مەدرید خاڵی بەهێزی ریال مەدرید بوونی هێڵی ناوەندێکی زۆر باشە کە ئەو هێڵە ناوەندە زۆر باشە هاوسەنگی زۆریەوە بە هێڵی بەرگری و هێڵی هێرش بەرش ینی ریال مەدرید بێ هێڵ ینی سەیری کەسایەوە ریال مەدرید دوای لێ هاتووە کاتی خۆسی لە یاری کات یاری تێکەچێت ینی لەبەرچی لەبەر ئەو تیپە تا توانی لەگەڵ نەبوونی هێرشبەرێکی سەرڕما خۆی بگونجێنێت و ژمارەیەکی زۆری گۆڵش کات و هاوسەنجێکی زۆریش بات بە هێڵی ڕاهێنەرەکەی پێی دەوتر ڕاهێنەرێکی کلاسیک بەڵام توانێتی لەگەڵ ڕاهێنەرێکی کلاسیک بەڵام ئەنچیلۆتی لە خولا کەمترین نازناوی خولی هەیە لە سەرس لەبەرچی لەبەرەوەی ئەم ڕاهێنەرە بۆ ناسراوە پشت بە کۆمەڵێک یاریزانە بەسێت تا کۆتایی وەرز بەڵام ئەم وەرزە پێکان ناچاری کردووە کە زۆرینی یاریزانەکانی کورسی یادێکیش یاری پێ بکات کە ئەمە ئەکرێت ببێتە خاڵێکی زۆر بەهێز بۆ ڕیال مەدرید لەداهاتوە باش ئەگەر بڕیاریەمەوە لای تۆ لە بەشی کۆتایی ئاماژەم بۆ بکەی ئەگەر لە کۆی گشتیا داوات لێ بکەم بڕیار تیپێکم بۆ دەستنیشانکە ئەستایشی کا و تیپێکم بۆ دەستنیشانکە لەوەی کە بێیوا بۆ بەرامبەری چیم بۆ دەستنیشانەکە لەبەرەوەی دەرفەتم نەبوو بە تاوی لەسەر ئیتالیا بدوێم بەڵام ئینشاڵڵا لە کۆتایی ساڵدا وەستانێکی تاویش لەسەر ئیتالیاکەین وڵا بۆ ستایشەکە مادەم لە کۆتاییە بێت تۆ باسی ئیتالیا شکرد پێم وایە یۆڤانتۆس وەکو یانە بڕیارێکی زۆر دروستیانە کە شایانی ستایشە ئەوەی کە لە خولی ئەوروپی کشانەوانێ و ئەمەوەکو لایانی کارژێڕی بەڵێ ئەگەناوکو ڕاهێنەرنا چکۆمە بڕیاری کارژێڕیە سەرەتا ئەمە بڕیارێکی زۆر باش بوو لەبەرەوەی ئەوان دەیانزانی کە ئەم تیپەی ئێستا یۆڤانتۆس ناتوانێت لە دوو بەرەدا بجەنگێت لە هەردووکیشیدا بگاتە ئامانج لەبەرەوەی یانێکی وەکو یۆڤانتۆس کاتێ دەچێتە ئەوروپا لیگ هاوشێوەی لێڤەرپوڵ و پاڵەوان سەیر دەکرێت لەبەرەوەی دوو یانەی گەورەن پێشتر گەشتنەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لێڤەرپوڵ ڕاستە بردێتەوە بەڵام یۆڤانتۆسیش نزیک بۆ لە بیباتەوە بۆیە کاتێ لە ئەوروپا لیگە بن وەکو پاڵەوەرا سەیرەکرێن لە ئەوروپا لیگ فشاری دەکەوتە سەر ئەو کاتە لە ئیتالیاش ڕوبەڕووی ململانێکی سەختتر دەبوانێ بەرامبەر ئینتەر میلان و ئەیسی میلان و ناپۆلی کە ئێستا یاریان هەبێکەوە بۆیە ئەم بڕیارە زۆر گرنگ بوو ئێستا پێگاتەکە تەنها سەرنجی لەسەر خولی ئیتاڵیا شەمان و یەک شەمان یاریە کادیتر پێنج شەمان گەشت ناکات ئەومان دووبوونەی ڕووی کارگەڕی و تۆ ستایشی یوڤا بە دڵنیایوانەیە وە سوودیشان لە گەڕانەوەی کێزا وەرگرتووە کە بەڕاستی و یاریزانەیەکی یەکلایی کەرەوەیە توانایەکی ماهاری باشی بۆم دیاریکەی لە ڕووی لایانی هونەری و لە ڕووی یاریزانەوە بۆم دیاریکەی ئەتوانی تیپێکم بۆ دیاریکەی کە ستایش بکرێ و تیپێکیشکە بێهیوابی بەرامبەری تیپێکە ستایش بکەیت لەکوێ لەمە ئەوروپای لە کوی گشتی ئەوروپا لە مۆرزەرەتاوە لیڤەرکوزنەوە تیپێکە شانی ستایشە بەڵام ئەگەر لێستا تیپیتیش دیاریکەم پێم وابێ ئینتەر میلان بە هەمان شێوەی شانی ستایشە لەبەرەوەی کۆی تیپەکە بە کارژێڕی و بەڕاهێنەر و بە یاریزانەکانەوانەیە ئەم وەرزەش لە پێشکەوتنان ئەم وەرزەش لە نوێبوونەوەیدان بە هەمان شێوانیش دەتوانم بڵێم دەتوانین ستایشیان بکەم بەڵام ئەگەر تیپێک شایانی سەرزەنشت بێت ئەوە یانەی چێلسیە بە سەرۆک و کارژێڕی و ڕاهێنەریشەوە باش زۆر بەخێرایی تۆ ئەگەر بەس بۆم دەزیشانکەی بەبێت تەفاسیل وڵی ئینتەر زۆر جێگەی ستایشە ینی بەڕاستی من ئینتەر بە ئینتەر زیاتر ئینتەر تیپێکی زۆر باشە و زۆر متەکاملە بەڵام تیپێکە شایانی ئەوە بێت سەرزەنشت بکرێت بەڕای من کە باسمان نەکرد پاریس سەن ژێرمانە باش با ئەوە بمێنی ئینشاڵڵا بەرنامەکانی ئەگەری زۆر بە هیواشە ماڵایی بکە باش بەڵام لە هەمووی گرنگتر لە کوی گشتی گفتوگەکانە من تەداخلم نەکرد دەستان خۆش بێ سەنگەرجان دەست خۆش بڕیارجان بە بڕوای منیش من تەنها و تیپە بۆ دیارەکەم کە بێت سەرزەنش بکرێت لای من
میلان و ستیفانۆ پیۆڵی شایانی گەورەترین سەرزەنشتکردن لەبەر ئەو ئەنجام و مێرکاتۆی بۆ تیپەکە ئەنجام درراوە گفتوگۆی دەرەوە یاریگان پێشکەشکردن سپاس باوکارانم تاڵقەکانی یاهاتوو پێتان دەگەینەوە خواتان لەگەڵ